لەسەر زۆربەی خانووەکان دروشمی تروکمانە شیعەکان نووسراوە. دەست بەسەر نزیکەی 3000 خانوودا گیراوە. تورکمانەکان بە موڵکی خۆیانی دەزانن. بەپێی ئامارە فەرمیەکان 2000 ماڵی هاونیشتیمانیانی کورد تاڵان کراوە. 400 ماڵ سوتاوە و زیاتر لە 50 خانوویش دەقێنراوەتەوە. ئەمانە دیمەنی شارێکن بە وتەی دانیشتوانەکەی بە هەموو پێوەرێک جینۆساید کراوە. دەچمە سەریەکێک لەو خانوانەی کە لەلایەن حەشدی شەعبیەوە تەقێنراوەتەوە. ئەمەی دەبینرێت ئێرە ماڵی ڕاید قاسمە جێگری پێشووی پارێزگاری تکریت وەک دەبینرێت لێرە ماڵەکەی سووتێنراوە و پاش سووتاندنی تەقێنراوەتەوە. ئەمە حاڵی نەک تەنها ماڵی ڕاید قاسم بەڵکو حاڵی بەدەیان ماڵی هاونیشتیمانیانی خوڕماتووە کە لێرە سووتێنراون و بەشێکی دیکە لەو ماڵانە تاڵان کراون کە هێزەکان هاتوونەت ئێرە و دەستیان بەو کەلوپەلانە گەیشتووە و لێرە پێش ئەوەی ماڵەکە بسووتێنرێت و بتەقێنرێتەوە دەبینرێت هەموو کەلوپەلەکانی نێو ئەم ماڵە دەرهێنراوە چونکە هیچ شتومەک و کەلوپەلێک لە نێو ئەم خانۆدا نەماوە دواتر تەقێنراوەتەوە و سووتێنراوە. ئەو خانوانەی کە تەقێنراوەتەوە ماڵی ئەو کەسانن کە پێشمەرگەی خۆبەخش بوون یان هاوکاری پێشمەرگەیان کردووە. ئەو کەسەی کە لە نێو خوڕماتوو لەگەڵمدا شارەزای باشی هەیە و ناهێڵێت بە بازگەکانی حەشددا تێپەڕ بین. لە کاتی سوڕانەوەشدا باسی دۆخی شارەکەم بۆ دەکات. كل نايورشكم عارف سنة شوار وديان بقررنا احنا ما علينا بيكم ما عارف بابليم حق ما فيها عني بقرروا سيش اللي انا كوشن روج يختقني وكان تقرا 16 هذا يلان كشتا نودا يلان زامار كذا خلى برونا يوري بقرر خل ديتي يعني كرد ترسي بدردي عربي سنة بشلم شارع بلا بالتاكيد انا والله هوايتر باش استاش مالا تقينو لير اواها مار جوشو دو مال انتقانته بالي ديكي كرجان جيري بيالين بس نازم ناوي لفكر منما او تيج نازانم دو مال انتقانته بلا دو مال انتقانته گەڕەکەکانی کۆماری و جەمیلە کە دوو گەڕەکی کوردین بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵی حەشدی شەعبیدایە. قایمەقامێتی شارەکەش هێزێکی زۆری تێدا جێگیر کراوە. وێنەی شەهید حەمەدووزی و شەهیدەکانی دیکەش سووتێنراون. ئۆتۆمبیلی هاونیشتیمانیانی کوردیش گڕی تێبەردراوە. بارەگای حیزبە کوردستانیەکان زۆر بەیان کراونەتە ئامانج و هیچ حیزبێکیش نەگەڕاوەتەوە شارەکە. ئێرە بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە خورماتوو لێرە نووسراوەکە لە کەلا لیلخەوەنە نعم للعراق الموحد دەرگاکەی داخراوە و لە دیوی ناوەشەوە ڕادیۆ و تەلەڤیزۆن و هەموو ئەو شتەکانێک کە لە نێو ئەم بینایە هەبووە سووتێنراوە. ئەمە نەک حاڵی تەنها بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵکو حاڵی بەشێکی زۆر لە بارەگا حیزبیەکانی خورماتووە کە هەمان ئەو شێوەی بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان تاڵان کراوە و سووتێنراوە و هەندێک لەو بارەگایانە تەقێنراوەتەوە و بارەگای کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستانیش کراوەتە جێگەی هێزەکانی پۆلیسی فیدراڵی. هاتوومەتە جێگایەک کە حەشدی شەعبی ڕێگە نادات هیچ دەستگایەکی ڕاگەیاندن پێی بگات و وێنەی بگرێت. بەڵام ئێمە بە ڕێگای نهێنی هاتوین تاوەکو تاوانەکانی حەشدی شەعبی بۆ جیهان دیکۆمنت بکەین. هەر بەپێی ئامارە فەرمیەکان نزیکەی 500 دوکان سووتێنراوە و بەشێکی زۆریشان پێش سووتاندنیان تاڵان کراوە. ئەم شوێنانە پێش 16 ئۆکتۆبەر جێگای پەیداکردنی بژێوی ژیانی خەڵکی بێتاوانی خوڕماتوو بوون. هەندێک لە خاوەن ئەم دوکانانە ماڵیشیان سووتێنراوە یان تەقێنراوەتەوە واتە هەمسەرچاوەی بژێوی ژیان
هەم شوێنی مانەوە و ژیانیان لەدەستداوە. ئێرە بازاڕی هەڵوێستا تەنها لە نێو ئەم بازاڕەدا کە دەکەوێتە گەڕەکی جمهوریەوە 180 دوکان سووتێنراون و تاڵان کراون شتومەکەکانیان براوە بەدەر لەوەی کە بازاری دیکە هەیە لە گەڕەکی جمهوری بازاری گەورە هەیە لێرە و لەوێ دەیان دوکانی دیکە سووتێنراون هەموو ئەو دوکانانە پێش سووتاندنیان تاڵان کراون و ئێستا کوردانی ئەم شارە هیچ شتێکیان بۆ نەماوەتەوە لە نێو ئەم بازاڕەدا. کوردانی خوڕماتوو ناتوانن بگەڕێنەوە شارەکەیان. چەکدارانی حەشدی شەعبی و پۆلیسیش ڕێگە نادەن هیچ کەسێک ماڵی خۆی لە شارەکە دەربکات. ناڵ غەڕاز شتان دەرکەن؟ ناوەڵا نای بۆ یەکچوزانەوە ئەمە شتەکانی لێ نای. تورکمانەکانی خوڕماتوو داوای هێنانی هێزی زیاتری حەشدیان کردووە بۆ شارەکە. بە پێی زانێرەکانی من پلانیش هەیە لە ئەگەری گەڕانەوەی کورد هاو شێوەی عەرەبە سوننەکان لە ڕێگەی چەند گروپێکەوە بە شێوەی نهێنی و بەناوی داعشەوە دەست بە تیرۆرکردنی کوردانی خوڕماتوو بکرێت. سەیتەرە هەیە ئۆنە ڕەحمەد ڕوودا و خوڕماتوو.